تو نابڕاهرە چێ منوچی ریاضەیەکی دەبوو خۆ پێسمە جیا بسمە سەفرات تشتەچین دەکرێتەگە خۆ بم لە دەرە زار پێ تێم وەچ من دار بەڕوە دار بەڕوود ینی قایمترین دارە لە کوردستانی و پەسەبەرترین داریشە و لە مەزمەش بەقەدرترین دارە چنکو سەرۆک مەزعود بارزانیشە گوتێ ئەمە دار بەڕووینە بینێنم پایتەخت دەمباش ئەسنوکە لە چیۆی سەرێسادەمە لە سنوورە ناحیا بچی دیارە وڵاتیەک پشمنە بناوێ سەبا خەنجەر بە پێچوونکە هاتنە چونێتکەن مام سەبا ئەوەتە چوت کەوێ بەفرێ وەڵی بە پێچووکە تێم وەچ ناوێوانە چیە؟ پێچۆنک دارەیە چ تشتیە؟ یە بە دار بەڕوە چونکو دار بەڕوو چارەکی قایمە سەرۆک مەزعود بارزانی گوتمە دار بەڕووی نەچدا چ لێ ناین بەێ قورعان زەپە کچکاتی من دەستاوێتێ ئەمن فێر ببووم بەس پێ دوای لێ گەریا بوومە بێ دوارێک تەگە قەناتارەکە دیم دەست پێ کردەوە تە زەحمانیە ئەمرێتە چەند ساڵات ناوڵە ریاضەکە بەقەوەتە بە ریاضەیە هێجیشێن یان نە بە قورعانجا ناوڵێ هەنووکە کەس نزانین پێوە ناستن گورە خۆمان دی ناکەن خرە لە مارن کەتینە مار بەس بە فەیسبوک و پۆپتی و کوارە بن بوو گورە نوێژاش ناکەن هەتاش قەسینەتە سبیانە دێ بە فەیسبوک و کوارە بن بەرسبە دەبێنە کوڕە هەست نەبە نوێژێ خۆ بکەن پەخورتی شار ناستن بە سریشن ئێرە جێ سوورچە سەرسا بتە جێکی کووە خودە حیاتە هاپە خۆ جێژینا منە خەرک لە چێ دەبیوێ دێ لە هەمە دەرا خۆشترە تو شعراجی بوومە شارەکە شارەکە خۆش بێجە درست شعرێ یەکە ئەڤینیە ونیان یەک باشە ئەبێتن هایێ سەد جارا بە من هایێ نێرگزێ خوناوگرتی شین بوون لە کوردستانێ هەلال و بەیبوون ئەپالا خۆدایێ خەلک و عالم هەمی گەشتە مرادێت خۆ هەم یە گولا خۆچنی تنە گولام و نارینێ مال هەوایێ ئەرێ جەماوەرێ کوردستانێ دێنگۆ وەرن چارەکێ لە من و بەرنا بلند بکەن خۆنگۆ کافرنین ئەوەکی دیکتاتۆرێت وێ بەغدایێ خۆشتر ژیانانوکە بۆ تا چاوایە بە قورعان ژیانەنوکە ڕەحەتتر و خۆشترە بە ژیانە جارە بە سەبرتر بوو ئەماندی بوو بەراپە شەڕەف بوو ئەوەرجێ بوو عالم خوددان قسە وعدە وەفا بوو هەورۆ وچی جاران نییە پەڕاستی کەنگی پتر و دارانە کارتینە وەلای ڕۆژێ بەفر و باران و سەرما و تە نابڕاهرە چێ منوچی ریاضەیەکی دەبوو خۆ پێسمە جیا بسمە سەفرات تشتەچین دەکرێتەگە خۆ بم لە دەرە زار پێ تێم وەچ من بوو هاوینێژی هاتنە چونێ پێ ناوەڵە ناڵها ئەوە جارە بوو چت هاتە ئەو جارە عالم شبان و گابان بۆ عالم فەقیر بوو هەجادی قیر هەنە بوون خر هۆر کوتش بوون لە مارە خۆ بەفرەکەت زاکۆلکە حیوانە پیسەکە دوور بووندا پە پێچووکە چن پێوان تەر نابوون و پە کوڕ نابوون بە پێچووکەدا چن و هێنەوە لە بۆ تشتەکەدیشە باشن هەکەتونوکە مەسەرن بچە ڕابیەکرەوەیدا هەبیا دوژمنە ئەتو هێدی دێ پەدارە چوو هێ بە شوین پێت و دیار نامن ئارێوە لە هەر شۆڕەکە بچی هێبە ینی ناوەڵە من پەوەدارانە نەکردێ بەس ئەلحەمدولیلا ئەس پێشمەرگەش بوویمە ئەس کوڕێ پێشمەرجە ئەیلو لێشم ئەو دارە چەند خودگرینەوە ئەوە هەدی من نەگوتە تو دار بەڕوە دار بەڕوود ینی قایمترین دارە لە کوردستانی و پەسەبەرترین داریشە و لە مەزمەش بەقەدرترین دارە چنکو سەرۆک مەزعود بارزانیشە گوتێ ئەمە دار بەڕووینە چدە نەپە سۆتنێ بە هەچ ڕەنگاوە مە لە ناو ناچین چونکو هەلەکە دی کاتێ لە بنیە دەتەوە جارەکات ئەو دارە چەند ساڵە وەڵاهی 2-3 ساڵەکە